بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتان باش بەخێر بمەوە بەشی دووەمی دانیشتنمان لەگەڵ سکرتەری گشتی کۆمەڵە کاک عەبدوڵای موحتەدی. بەخێر بێنە کاک عەبدوڵا. زۆر سپاس کاک فەیز. لە درێژەی باسەکەمانە کاک عەبدوڵا گەرەکمە باسی بکەین لەسەر مەسەلەی سووریا و چۆن سووریا ئیمڕۆ ناوجەرگەی شەڕەکەس دڵی شەڕەکە هەلێنا کە داعش لێنا بۆ خۆی دەوڵەتێکی دروستکردە بە بەشێ لە عێراقیشەوە. ئەوە کە مسلەمان ئەم شەڕە خەریکە حاڵەتی فەرسایشی پەیاکە دروستە گەرەکیانە هەر لایەک بۆ خۆی ئێژێ من کۆتایی بۆی بەرامبەر تێرم، بەڵام لە دنیای واقعیان نا شتی وا نابینین. بە هاتنی رووسیەش وەزعەکە ڕێزەیەک تەوازۆن شێواوە. ئێوە چۆن نەبینن؟ نەقشی ئێران چۆن نەبینن؟ من ئەم سوالە ڕێزەی کولیە، بەڵام گەرەکمە بە وەڵامەکە ئێوە بڕمە ناو جزئیات. من چەندین جار ئەو پرسیارەشم زووتر جواب داوەتەوە لە ماوەی ساڵی ڕابردوو، ئەو کاتەی کە گفتوگۆ ئەتۆمیەکانی نێوان ئێران لەگەڵ وڵاتانی 5 لە ئارادا بوو. پرسیارەکە ئەوە بوو: ئایا ئەگەر ئێران بە سازشێکی ئەتۆمی بگا لەگەڵ دنیا، ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ نزیک بوونەوەیەکی گەورە و سازشی گەورەی ئێران و ئەمریکا لە هەموو بوارەکاندا؟ زۆر کەس پێی وابوو. منەوە وەختیش قسەیەکم بوو، پێم وابوو ئیحتیمالی زۆرتر، ئەگەری زۆرتر ئەوەیە، و ئێستا زۆرتر لە جاران سوورم، کە تەنها مەسەلەکە سازشێکی ئەتۆمی بێ و معاملەیەکی هەرە گەورەی فرەلایەن لە نێوان ئێران و ئەمریکا سەر نەگرێ. ناڵم کەسانێک لە ئەمریکا پێیخان خۆش نەبوو لە دەوڵەتی ئۆبامادا و زۆریشیان هەوڵ بۆ نەداوە، داویانە. ناژڵم کەسانێک لە دەوڵەتی ئێران، لە نظامی سیاسی ئێران بە تایبەتی لە نێو دەوڵەت و باڵی ڕوحانی ئەوانە کە سەرۆک کۆماری ئێرانە، ئەویان پێخۆش نەبوو، حتا زبانیان و قسەکانیان ئەو جۆرە نەبوو. بەڵام زۆر کۆسپ لە ڕێگای ئەم سازشە گەورە و فرەلایەنەی نێوان ئێران و ئەمریکا هەیە. سیاسەتی ئەو دوانە، بەرژەوەندی ئەو دوانە، ئاجێندای ئەو دوانە زۆر لەوە جیاوازترە. ئەگەر سازش بکرێت چیە و ئەگەر سازش نەکرێت چیە؟ من ئەو وەختیش قسەکەمەوە بوو، هەر وەک چۆن سازشی ئەتۆمی بۆ ئێران مانای ئەوە بوو لە 90% وەک ئەوی بۆ خۆی پێ دەڵێت دەستکەوتە ئەتۆمیەکان دەست هەڵگرێ و پاشەکشەیەکی گەورە لە بواری ئەتۆمی و ناوکیدا بکە. ئەگەر لە بوارەکانی دیکەدا، لە سیاست بوارەکانی دیکەی سیاسەتی خارجیشدا بڕیار بێ ئێران بە هەمان سازش بگا، معنایەوە لەو بوارانشدا 90% ئێران لە هەموو سیاستەکانی پاشەکشە دەکە. خۆیانخوا بیکە، بەڵام ئەگەر بیکە کاردانەوەی لە ناوخۆچیە. زۆر زۆر زەحمەتە تازە بەو سازشە گەورە لەگەڵ ئەمریکا و دنیای ڕۆژاوە ئەم نیزامە لە بە حاڵی فعلی خۆی بمێنێتەوە. و هەموو هەوڵەکانی خامنەی ڕێک بۆ ئەوەیە چەند هەزار جار بڵێ کاکە ئێمە تەنیا لەسەر مەسەلەی ئەتۆمی لەگەڵ ئەمە ئەمریکا ڕێککەوتین. ئەویش هەرەو مەترسیە بوو، دەیزانی ئەگەر سازشی ئەتۆمی بچێتە هەموو بوارەکانی دیکەشەوە، ناڵم فەوری بە مانگێک و دوومانگ، بەڵام ئێرانی کۆماری ئیسلامی دەکەوێتە سەرە و لێژیەکەوە کە تازە خۆی بۆ هەڵناستێتەوە و خۆی بۆ ناگیرێتەوە و سەرنجام گۆڕانکاری ناوخۆی درەنگ بێ یا زوور و لە ئێران دەکە. قسەکان و وتارەکانی ئایەتوڵا خامنەی و بەیتی ڕەهبەری و سوپای پاسداران و ئەو باڵانە هەموو بۆ کوێرکردنەوەی ئەگەری ئەو سازشە بوو. و ئەمە کەوابی ئەم جارێ ئەخیر کە پۆتین سەرۆک کۆماری رووسیا هاتە ئێران بە شێوەیەکی زۆر نائاسایی و بە دوور تەنانەت لە پرۆتۆکۆلەکانیش چاوی بە ئایەتوڵا خامنەئی و ڕەهبەری ئەسڵی ئێران کەوت، هەموو قسەکان نیشان دەدا کە سازشێکی جددی، جۆرێک ئێتلافی بنەڕەتی لە نێوانیاندا بەوجود هاتووە. دیارە
بە بڕوای من ئێستا دەوڵەتی ئێران و باشتر بڵم نێزامی سیاسی ئێران ڕنگ بێ زۆر کەس پێیان وا بێت داهاتووی ئێران لە نزیکی و سازش و ئاشتبوونەوە لەگەڵ ئەمریکا و ئوروپایە کە ئەوانش ڕاست دەکەن بەڵام نظامی پێ دەڕوخێ هەندێکیشیان وەکو خامنەی و سوپای پاسداران و دەستگاهای ئەمنیەتی و نظامی ئەوانە پێیان وا دەبێت لەگەڵ رووسیا سازشێکی ئەساسی و قرس و قایمتر بکەن باشتر دژی ئەمریکا بوەستنەوە ئەمەیانە ئەلعانزاڵە بەسەر ئێراندا ئەم سیاسەتی نزیکی و دووربوونەوە لە بوارەکانی تر لە دنیای غەرب و دنیای ڕۆژاوە ئەمریکا و نزیک بوونەوە لە بەرەی رووسیا ئەم دژایەتی و ململانەیە ئێران زۆرتر لە جاران مەحکەمتر لە جاران ئاشکراتر و بەرجەستەتر لە جاران خۆی خستۆتە بەرەی دوژمنایەتی ئەمریکا و ڕۆژاوە ئەوە خۆشتێکی ئاشکرا جا کە رووسیەش بە ناردنی هێزێکی باش بە فڕۆکە و بە هێزی زەمینی و هێزی دژەهەوایی و دام و دەستگا و کەشتیەکانی و هەموو مستەشارەکانی و ئەوانە دیارە نیشانی داوە کە هێزێکە دەیەوێ حیسابی بۆ بکرێ هەم لە سووریا هەم بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران ئەوەی وەکو شانسێکی زۆر گەورە وەکو نیعمەتێک بۆ خۆی دۆزیوەتەوە ئەوەندەی دیکە بەباری دژایەتی ئەمریکا و غەربیدا خستووە بۆیە تەسەوری منەوەیە کە ئەم جەمسەرگیریە یعنی ئەمریکا بەشێکی زۆری وڵاتە عەرەبیەکان و تورکیەش تا دوێنێ بە نیوەچڵی بەڵام لەوە بۆ لاوە زۆرتر ئەمانە زۆرتر دەکەونە جەبهەیەک ئێران رووسیا حیزبوڵڵا بەشار ئەسەد ئەوانش دەکەونە بەرەیەکی دیکە و لێرەدا وا تەسەوری من ئەوەیە دیارە من پێم وانی هاتن ئێران زەرر دەکا بەڵام غەرب پێی ناخۆش نییە کە جۆرێک پێکهاتنێک لەسەر سووریە ببێ رووسیە شەرەوەی دەوێ من بە دووری نازانم جۆرێک پێکهاتن ببێ ئێستا حاڵی حازر پێم زەحمەتە ئەو پێکهاتنە بەمانەوەیەکی درێژخایانی بەشار ئەسەدەوە ئەوەشی تێدا بێ ئەگەریش بەشار ئەسەد بمێنێتەوە پێم وایە بۆ دەورەیەکی گۆزار مەحدود دەیهێڵنەوە و نظامی سیاسی دەبێ بگۆڕێ لە سووریا بێگومان تێیدا مافی نەتەوەکان کورد کەمایەتیەکان زۆرتر دەبێت بپارێزرێ معنای داهاتوویەکی کە سازشی لەسەر کرابێ بەرنمەیەک بۆ داهاتووی سووریا هەر دەبێ ئاوا بێ ئێران هەوڵ دەدا لەوەدا جێگەی بێ بەڵام پێم وایە ئێران تووشی زەرەری گەورە دەبێت لە سووریا من ئاوای تێدەفکر کاک عەبدوڵڵا ئێران هەموو هیلکەکانی لە سووریادانە ناوە ئێوە گەردەقەتکان لە یەمەن ئێران ئەمەڵەن ئێران شەڕەکات یانێ ئەم منتەقا لە هەر کوێکە هەر ئاژاوەیەک هەر مەسئلەیەک بێت ئێران دەستێکی باڵایەتیە هەیە ئەمە خۆی لە خۆیە ئەتوانێت ئەسەر مثبەت و مەنفی بێت مثبەتەکانی بۆ ئێران ئەوەیە کە لە دەرەوەی خاکی خۆی شەڕگەر نیابەتی دروست کردگا و بە نۆعێک هەم ئیسفادەی لێ ئەبات تاوانیشی ئەدا زەرەرێکی ئەدات ئەمە وەک واقعی سیاسی وجودی هەست کە ئەم ئەسلاحان ئەهرۆم فشارگەرە بەکارتێرن عەرەبستانیش لە بەرامبەریەوە هەرم کارە خەریکە ئەکات بەڵام بە نەزەرێوە لەم معادڵە کە ئێران دروستی کردە لە منتەقا بە تاسیرگوزار بووگا ئایا توانیگە ئەو ئامانجگەر خۆی بپێکێت و یا ئینکە بێژین بتوانێت پوانگەرێکی مثبەت لە ئەمریکا و هێزەکانی تر وەربگرێت بە دوای ڕێککەوتنی ئەتۆمیدا ئەوەی کە ئێمە دەیبینین پڕکێشی زۆرتری ئێرانە لە سیاسەتی خارجی یعنی بە پڕکێشیەکی زۆرترەوە بە دەنجێکی بەرزترەوە ئێران دەخالەتی خۆی لە ناوچەکە ڕادەگەیەنێ و دێتە مەیدان دیارە ئەمە
تا ڕادەیەکیش دەگەڕێتەوە سەر زەعیفبوونی سیاسەتی جیهانی ئەمریکا لە دەورەی ئۆبامادا کە نەکرد دەنجی ئێرانی دلێر کردووە زۆر زەرەر و زیانی دیکەشی گەیاندوو کەوابێت لە سیاسەتی خارجیدا ئێستاشی لەگەڵ بێت کە قسە دەکەین ئێران بە دەنجێکی دلێرترەوە بە بێشەرمیەکی بڵین زۆرترەوە بە ئاشکراییەکی زۆرترەوە بە پرچێشیەکی زۆرترەوە کارەکانی دەکات بەڵام بە هەر لێرە ئەوەش زیاد بکەم بە بڕوای من لە سیاسەتی ناوخۆییدا قۆناغی دوای سازشی هەستەئی وەک دەڵێن ئێران ئاسیب پەزیرتر و زەعیفتر دەکات یعنی من لە سیاسەتی خارجیدا ئێران پرچێشی و بێشەرمیەکی زۆرتر و ڕووکراوەیەکی زۆرتری هەیە بۆ کارەکانی لە ناوچە بەڵام بۆ ناوخۆ ئەگەرچی سەرکوتی ناوەتە دەستورەوە دەیکا بەڵام بە بڕوای من ئاسیب پەزیرتر زەعیفتر متەشەتتتر لەبەر یەک هەڵوەری وترە جاوت دەیڵینەوە بۆ دوای قسەی لێ بکەین کە بچینەوە سەرباسی سووریە ئێران ئەوە ڕاستە وەک جەنابیشت باست کرد لە یەمەن لە غەزە و فەلەستین لە لوبنان لەم عێراقی کە ئێستا ئێمەشی تێدا دەژین لە سووریە لە وڵاتانی حاشیەی خەلیجی فارس لە هەموویاندا ئێران سیاسەتێکی دەست درێژی کارانە ئاژاوە جێرانە و نەگونجاو لەگەڵ سیاسەتی جیهانی و لەگەڵ بەرژەوەندەکانی کۆمەلگەی نێونەتەوەیی گرتۆتە پێش بەڵێ ئێران دەنجی دلێرتر بۆ خۆم باسم کرد بەڵام یەکشتی تریش هەیە بزانن نەک هەر ئێران تەنانەت ئیمپەراتۆریە گەورەکانی دنیاژ وەختی خۆی پێی فەوتاون ئەویژەوەی خۆ بڵاوکردنەوەی زیادە لە حەد خۆ بڵاوکردنەوەی زیادە لە حەد لە کاری نیزامیشدا هەروایە تۆ هێز دەنێریە پێشەوە بۆ پێشڕەوی ئەگەر ئەوەندە هێزەکەت بچێتە پێشەوە لە سەرزەمینێکی گەورەدا خۆی بڵاوکاتەوە لە ئاسیب پەزیرترین کاتی خۆتدا دەبی لە وەخت بەڵێ بۆیە ئێران جاوە بێژگەلەوەی سیاسەتی ناوخۆییەکەی ئاسیب پەزیرترە بەڵام بە هەموو پرچێشیەکی تازەش وە بڕوا بەخۆیەکی تازەش کە ئێران پەیدای کردووە دوای سازشی ئەتۆمی لە سیاسەتی ناوچەیی و خارجیەکەیدا بەڵام بە بڕوای من ئەم خۆ بڵاوکردنەوەیە عامیلێکی گەورەیە بۆ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان جمهوری ئیسلامی توش کێشەیەکی گەورە بکە شەڕی یەمەن بکە شەڕی لوبنان و حیزبوڵڵا بکە شەڕی غەزە بکە لە عێراق و سووریە ئەویش لە سووریە و عێراق هەتا ملان چۆتە نێو ئەو کێشەیەوە زۆر زەحمەتە نەمەنابیعی مادی و سەرچاوە داراییەکانی ئێران ئەوەندە هەیە نەمەنابیعی ئینسانی و تواناییەکەی ئەوەندە هەیە نە ئەوەندە لە سیاسەتی ناوخۆییدا بەهێز و بتەوە کە بتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژەوانە بەڕێوە بەرێ بۆیە من پێم وایە ئەمە سەرچاوەیەکی گەورەی زەعفی داهاتووی ئێرانە کە ڕنگ بێ هۆکارێک بێ بۆ ئەوەی بەشکان بۆی بگەڕێتەوە بەڵام بێجگە لەوە شتی تریش هەیە دەخالەتی رووسیە تەقینەوەکەی پاریس ئەم دوانەوای کردووە کۆمەلگەی نێونەتەوەیی جا بە هەزار بەرژەوەندی تایبەت بەخۆشیان کە هەیەە ئەوانە خێرخوازینی ناتمن فقط خەڵک نەجاتدەن بۆ بەرژەوەندی خۆیان هاتوون تەبیعی بەڵام بە هەر حاڵ ململانەی هێزە جیهانیەکانی لە گۆڕەپانی سووریەدا زۆر قوڵتر کردوتەوە ئەخریا دەبێت جەنگی جیهانی بێ یا دەبێت لەسەر شتێک بسازن بۆ سووریە پێم وایە دەسازن لەسەر شتێک وە ئۆباما لە ئاخرین قسەکانیدا هەڕەشەیەکی تونتر لە جارانی کردووە لە بیریشمان نەچێتەوە ئۆباما کەمتر یعنی ئەو سەرەکەی ساڵێکی ماوە لە کۆشکی سپیدا هەر کەس بێتە سەرکار لە ئەمریکا ئەوەندەی من بزانم و ئەوەندەی ئەم سەردەمەش لە ئەمریکا لە هەموو لایەنەکان بیست بێتم چون من هەم دموکراتەکان کۆماری خوازەکان تۆندڕەوەکان چەپەکان هەمووی لایەکیانم دیو هەموو پێیان وایە ئەم ئاخرین ساڵێکە کە ئۆباما دەتوانێت ئەم نەوع سیاسەتە خاریجیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە بەرێ هەر کەس بێتە جێگای
لە دێمۆکراتەکان بێ و هیلاری کلینتۆن بێ یا لە کۆماری خوازەکان و خەڵکی تر بێ کە ئێستا نادیارە کێ دەبێ هەر کەس بێ تازە سیاسەتی خارجی ئەمریکا وەکو خۆی نامێنێتەوە سیاسەتێکی خارجی تند و تۆڵتر و بەهێزتر و چۆن بڵم ئەو جۆرەی جیاوازتر لەوان دەگرێتە بەر بۆیە پێم وایە حسان نییە بۆ ئێران لەناو ئەو هەموو زلهێزە جیهانیەدا سیاسەتی خۆی لە سووریە بۆ مەقسوودم ئەم نەتیجە گیریە بوو سیاسەتی خۆی بۆ بچێتە پێشەوە بۆیە پێشبینی من ئەوەیە تازە ئێران ئەو سەردەمی زێڕینی هەمەکارەبوونی ئێران و دەسەڵاتداربوونی ئێران لە سووریە بەرەو کۆتایی دەچێت لە مانگەکان و لە ساڵی داهاتوو لە قۆناغی داهاتوودا جا هەر وەختێک بێ ساڵێک بێ 2 ساڵ بێ بەرەو ئەوە دەچێت درست فەرمون کاک عەبدوڵڵا مەسەلەی اقتصادیش ئێمەتانین باسی لێ بکەین مەسەلەی نەفت ئێران و عەرەبستان بۆ بەزان و دەرهاوردن یەکترین ئەتوانین بەشێکی بڵێن بەشێکیشی ڕەبتی هەست بە مەسەلەی ئەو سیستمی تازەی دەرهاوردنی نەفتە کە بەناو شێل معروفە لە ئەمریکا عەرەبستان لە ململانەی بین شرکەتە گۆرە نەفتیەکان نبوو تۆلیدی زۆرە کرد ئێرانیش ئەوە ڕوو بە تۆلیدی فرەتر خەریکاچێت نەفت ڕۆژ بە ڕۆژ ڕوو بە خوارە و اقتصادی ئێرانش اقتصادێکی نەفتیە اقتصادێکی مۆڤەلت نییە بەتایبەت لە 8 ساڵی ڕابردوو کە ئەحمەدی نژاد 10 ساڵی ڕابردوو کە ئەحمەدی نژاد هات و اقتصادی ئێران ڕوو بە داڕمان چوو بە نەزەرێوە مەسلەی اقتصاد چەند دەتوانێت تاسیری بێت لەسەرەوە کە ڕۆحانی یەکسری وعدە و وەعیدی داکە تا حدودی توانی گە مەهاری تەوەڕۆم کات بازێک بە لاڕێبردننی اقتصادی بەری پێ بگرێت بەڵام ئەو شتەکەی سەر دەرەکەفێ لە جامعی ئێران اقتصاد هەر مەسلەی ئەوڵە مەسلەی ئەوڵی مردنی ئێرانەوە حکوومەتی ئێرانە ئێوە چۆن نەبینن بەم شەڕە نیابەتیگەر لە دەرەوە بەم خەرجە ئیزافەگەرەکە کردێت و اقتصادێکە نەخۆشە ئێوە چۆن نەبینن ئایا توانێت تاکوێ بڕواتە بەرەوە من لێکدانەوە و تەحلیلی ئابووری ناسان هەم ئێرانیەکان هەم جیهانیەکان بە وردی دەخوێنمەوە لەسەر ئێران هەر خۆم بێمەیل نیم و ڕنگ بێت نەک وەک پسپۆر بەڵام سەرتەقەیەکیشی لێ دەکەم لە نەتیجەدا زۆر بە وردی من دەیخوێنمەوە و بە دوادا چوون دەکەم بۆ ئیقتیسادی ئێران و ئیقتیسادی نەوت کاریگەریەکانی لەسەر ناوچەکە ئەوەی من خوێند بێتمەوە لە زمان پسپۆرانی ئێرانی و جیهانیەوە هیچ یان نین کە بڵێن نرخی نەوت بەو هاسانیە و بەم زوانە دەچێتە سەرەوە ئەمە هۆکاری زۆرە یەکیان ئەو نەوتەیە کە نەوتی شیلی پێ دەڵێن هەڵی دەمژن لە بەرد لە ئەمریکا یعنی ئەمریکا لە کرینی نەوتی جیهانی بێنیاز دەکا خەریکە بەرەو ئەوە دەچێت لە نەتیجەدا تەقازا بۆ کرینی نەوت لە جیهاندا کەم دەبێتەوە و تەبیعی نرخەکەشی دەشکێ بەڵام هۆکاری دیکەشی هەیە ئەویش خاوبوونەوەی گەشەی ئابووری چینە چین لە وڵاتانەیە ئەنەرژیەکی یەکجار عەزیم لە دنیادا مەسرف دەکا و پێویستیەتی بۆ گەڕانی چەرخی ئەو هەموو سەنعەت و کارخانەی کە هەیەی و هەروو لە زیاد بوونیشن مۆتۆری بەشێک لە اقتصادی جیهانی ئەلئان چی خەریکە وا نەمێنێ زۆریان هەوڵداوە بەڵام تۆ گەر بیخوێنیەوە کە من عەرزم کردی سەیری دەکەم دەبینی چین گەشەی ئابووری هەیە بەڵام بەرەو کزی ڕۆیشتووە بەرەو کەمبوون ڕۆیشتووە و لە نەتیجەدا تەقازای چین بۆ نەفتی جیهانی زۆر کەمترە هەموو وڵاتانی ئوروپایی و دنیاییش ئەلئان لە حاڵەتی گەشەیەکی گەورەدا نین و چاوەڕوانیش ناکرێت لەم 1-2 ساڵی داهاتوودا و بچنەوە سەر قۆناغێکی گەورەی گەشەی ئابووری هەمووی ئەوانەوە دەکا کە نەوت یا هەمووس وەکو پێی دەڵێن سوتەمەنیە فۆسیلیەکان ئەوانە تەقازا لە بازاری جیهانیدا بۆیان کەم بێتەوە و نرخەکەیان دەشتێ تەنانەت ژینگە پارێزی خەریکە سوتەمەنی جێنشین سوختای ئالتەرناتیو جایگزین بێتە ئاراوە بە هەر حاڵ بەو هاسانیە نرخی نەوت ناچێتە سەرەوە
$90 و $120 بۆتە بینی 30 و 40 $. ئەمە بودجەی ئێران بە نەوتی زۆر لەوە زیاترەوە بودجەی ئێران بەستراوە ساڵی دیکە شەروایە. پێشبینی دەکرێت کە بۆ ئەوەی پارەی بلۆکەکراوی ئێرانیکەی ڕزگار دەبێت لە چەند مانجی سەرەتای ساڵی 2016 ڕەنگ بێ ئەو کارە بکرێت، چون ئاژانسی ئەتۆمی راپۆرتەکەی خۆیدا ئەوش بۆ خۆی ئیبهامی تێدایە، بەڵام بە هەرحاڵ ئەمریکا بەڕاستی حەز دەکا کارەکە سەر بگرێ، بۆیە گوێ ناداتە ئەوەی لە گزارشی ئاژانسدا ئیبهامی تێدایە لەسەر بەرنامە پێشووە ئەتۆمیەکانی ئێران کە نیزامی بوون نەبوون یا هەرچی بە ئەمە لەو لادانین، بەڵام لە سەرەتاکانی ساڵی 2016 ڕەنگ بێ ئێران ئیتر بتوانێت نەفتی خۆی بفرۆشێەوە تەحریم شتەی بە قانونی و یاسایی لەسەر هەڵگیرێ، بەڵام پێشبینی اقتصاددانانی ناوخۆ یا اقتصاددانانی ئێرانی کە لە دەرەوەی وڵاتن و خەڵکی معتەبەرن و من بەش بە حاڵی خۆم شتەکانیان دەخوێنمەوە، هەمووی ئاوایە کە کاریگەریەکی گەورە و گرانی نابێت. جەنابەت ڕاست دەکەی دەوڵەتی ڕۆحانی توانیت تەوەڕوم مەهارکە، بەڵام بە قیمەتی تەزریقی ڕکود آخر ئێران ڕاوەستاوە لەباری ئابووریەوە، بە سەنعەتەوە، بە تەولید و بەرهەمهێنانەوە، بە سادراتەوە، بە هەموو شتێکەوە، بە ڕەونەقی ناوخۆی و کار و کاسبی و بیزنسی ناوخۆیەوە. بازار لە ئێران بازارێکی ڕاوەستاو وە ڕکوودە و زۆر شت ئەوە نیشان دەدا بەو قیمەتە توانیوێتی تەوەڕوم گرانی کەم کاتەوە. ئایا ئەگەر ئەم پوڵە بێتەوە ئێران کە لە ئێستاوە بەشێکی زۆری ئێران قەرزدارە نایەتە دەست دەوڵەت، حتا بەشێکی مەجبورن بیدەنەوە بە بانکی مرکزی خودی ئێران وەکو زەخیرە ڕایگرێ، ئەمانە بێتەوە ئەوەڵەن تەوەڕوم زیاد دەکات، گرانی زیاد دەکاتەوە. بەڵام بەو هەمووە فەساد و گەندەڵیەی ئێران، بەو مافیای اقتصادی سوپای پاسداران و دەوروبەریەکانی کە لە ئێران لەسەرکارن و بەو بەرنامەی دەخالەتی سیاسی خارجی کە خامنەی و سوپای پاسداران هەیەە بۆ غەزە و لوبناان و عێراق و سووریە و ڕاگررتنی بەشار ئەسەد و ئەم دەخالەتانە کە باست کرد ئەومانیش خەرجیان دەوێ، کو ئەو میزانە پارەیە، ئەو میزانە پوڵ و پارەیە کوا بەشیەوە دەکا اقتصادی ئێرانی پێهستێتەوە. زۆر زەحمەتە ئەوە نیە بۆ خۆشیان وا دەڵێن نانەوێ حتا ناوێرن وعدەکەشی بدەن، چون دەڵێن تەوەقعاتی خەڵک دەچێتە سەرێ کەمیشەکەنەوە هەوڵ دەدەن تەوەقعی خەڵک و چاوەڕوانی خەڵک کەمکەنەوە. چاوەڕوانی زۆر دەبێتەوەی بزوتنەوە کۆمەڵاتیەکان لە داهاتوودا لەوە دەترسن، بۆیە ئەو چاوەڕوانیە کەم دەکەنەوە ئەو کەمیشیان کردوتەوە و لە ڕاستیشدا وایە و من پێم وایە ئەس قەزا دوای ئازادبوونی ئەو پۆڵ و پارەی ئێرانی و لە بلۆکە دەرهاتنی کە نەوتیشی فرۆشت کە ئەوەندەی دیکە نرخ لە بازاری جیهانیدا پێدا بەزێ، من پێم وایە وردە خەڵک دەڵێن ئەی ئەرێکا کە خۆسازی شیشمان کرد ئەی بوو بەچی قەراروانە بوو گە پوڵەکانمان ببێتەوە اقتصادی ئێرانی پێهستێتەوە، گوزارانی خەڵک ئاوانەمێنێ، بێکاری یەکجار عەجایب و غەرایب لە ئێران ئاوانەمێنێ، کارخانەکان بکەونە کار و کەسابەت و تجارەتی ناوخۆی بکەوێت. زۆر زەحمەتە، کەس ناتوانێت بڵە 100%، بەڵام بە هەموو لێکدانەوەیەکی اقتصادی گەشانەوە و بوژانەوەیەکی ئابووری جددی ئێران لە مانگ و ساڵ و 2 ساڵی داهاتوو زۆر ئەستەمە گرفتەکان دەمێنن، خەڵک ئەوەندەی دیکە پێی بەوە دەبن کە وەک فارز دەڵێ کوه موش زاید، ئەم سازشە ئەتۆمیێژ ئەو خێر و خۆشیە ئابووریەی کە تەوەقع دەکرا و قسەیان بۆ دەکرد ئەوەشی نییە. بۆیە من چاوەڕوان ناکەم ئابووری ئێران بوژانەوەیەکی گەورە، گەشەیەکی گەورە یا ئەو تۆ بەخۆیەوە بینێ. ئێران تا دەوڵەت و نیزامە سیاسیەکەی بەڕاستی نەگۆڕێ، تا ئەو هەمووە گەندەڵیە قوڵەکە وەکو سەرەتان هەموو لەشی کۆمەلگای داگرتووە ئەوە چاری بۆ نەکرێ، تا ئێران دەست لەو سیاسەتە خارجیە هەڵ نەگرێ، ئەخ نایبنەوە بازاری جیهانی. ئەخ بەشێک لە ئابووری گەشەی ئابووری ئێران بەشێکی گەورەی بەوە بەستراوەتەوە دنیا سەرمایە گوزاری دەکات لە ئێرانیان نە، نایکات تا ئەوە سیاسەتی بێ ئاوا بکات لە ناوچەکە سەرمایە گوزاری ناکەن،
بەو بڕەنەوتەی خۆی کە هەیەی و هەرزانیشە ئەخ بۆ فریای ئەوانە ناکەوێت بۆیە مەجبور دەبێت سیاسی خارجی خۆی بگۆڕێ دەی ناشی گۆڕێ ئەیتر هەن خەسانێک جا ئەمە بۆتە هۆی دووبەرەکاتی و درزێکیش لە نێوخوااندا هەیە هەر بەم دەلیلە پێی وایە کافی ئەگەر دیقەت بکەن قسەکانی ڕۆحانیەوەی تێدایە دەڵێ ئێمە نابێ هەر ڕێککەوتن نامی ئەتۆمی ئیمزاکەین و سازشی ئەتۆمی بکەین لە بوارەکانی دیکەشدا دەبێت سیاسەتی خۆمان بگۆڕین ئەخ 2000 هێرشیان پێ نەکرد لەلایەن سوپای پاسداران و بەیتی ڕەهبەری و ئەو خەڵکانەوە لەبەرەوە نایڵن ئەوەش ئەنجام بگرێ دەی سەرمایە گوزاری بەم سیاستانەوە ناکرێ هەم دەبێت سیاسەتی خارجیەکەی بگۆڕێ هەم دەبێت شەفافیەتی ماڵی هەبێ نظامێکی ئیقتصادی صحیح هەبێ و ئەمە تا غەرب بتوانێت بە دڵنیاییەوە سەرمایە گوزاری بکا لێرە لە وڵاتی ئاوا فاسید و هەرچی و فەرچی ئەخ سەرمایە گوزاری ناکا کەس ئەم هەرچی و پەرچی و فەساد و ڕاندخۆری و مافیا بازیەش تەواو نابێتە نیزامی ئێران نەبێتە نیزامێکی شەفاف لە باری ماڵیەوە وەڵام دەرەوە بەرامبەر بە خەڵکەکەی وەڵام دەرەوە بەرامبەر بە کۆمەلگەی نێونەتەوەی ئەمانەش معناوە ئێران بێتە دموکراسی بۆیە بەڕاستی تا گۆڕانی سیاسی لە ئێران نەکرێ چارەسەرێکی جددی بۆ ئابووری ئێران من زۆر بە زەحمەت دەبێت کاکەتوڵە هەروواکە خۆتان شارەتان پێکرد لە ناو سیستەمی خودی نظام خودی سیستەمی جمهوری ئیسلامیە ئیسا دوو دەنگ ئەژنەوێت ئەوە کە بە درێژایی 36-37 ساڵ تەمەنی جمهوری ئیسلامی تا حدودی ئەم دەنگەرە هەمیشە بووگە ڕنگ و دەنگی ناخۆیی خۆیان نە لە دەرەوەی سیستم ناو سیستم خۆیان نبووگە بەڵام ئیمڕۆ ئێمە ئەو دەنگ و ڕەنگە بە جۆرێتە دەبینین ئاغای ڕەفسەنجانی و گروهی ئەوان کە بە جۆرێک پشتی ئاغای ڕۆحانی ئەگرن ئەوان دەنگێکترن دەنگی بەرامبەریش خۆ مسلمە معلوم ئاغای خامنەی و سوپای پاسداران و جامعێک بەناو ئوسولگەرایان و تۆندڕەوەکانی هەم ناو پارلەمان مەجلسی ئێران و هەم لە ناو سیستەمی ئەساسی جمهوری ئیسلامیە و قووەی قەزاییە ئەمانە هەن لە کێبلکێکی بەردەوامە قسەتێ قسە ئەڕوا کە ئاخرین قسەیشەوە بوو کە هەیەتی دانراوە بۆ دانیانی جایگۆزینێک بۆ ئاغای خامنەی بیر کاتەوە لەوە کە کەسێک بێت کە بۆ جایگۆزین ئاغای خامنەی ئێوە چۆن ئەبینن ئایا ئەو شەڕە بە قازانج لایەکە کەفێتەوە ئایا زۆری کام لە بەسەر ئەویترا ئەشکێتەوە تا بوونی ئاغای خامنەی وەک کاریزمایەک لە سەرەوە تا چەندەتانی کاریگەر بێت تا خامنەئی مابێ و لەو هاوپەیمانیە چڕوپڕی خۆی یاندابن لەگەڵ سوپای پاسداران و دەستگاهای ئەمنیەتی و ئیتیلاعاتی و بەیتی ڕەحبەری ئەم مەجموعەیە هاسان نییە گۆڕانکاریەک لە سیاسەتی ئێراندا نایڵن بەرەولایەکی دیکە بچێ هەموو وتارەکانی خامنەئی هەموو هەڕەشەکانی سوپای پاسداران و هەموو سیاسەتە عەمەلیەکانی هێزە ئەمنیەتی و نیزامیەکان ئەمنیەتی و ئیتیلاعاتیەکان بۆ سەرک و بووگرتن و لێدان و ئەعدام و هەموو ئەو جۆرەشتانە نیشان دەدا ئەمە سیاسەتی زاڵە رووسیەش بە هەموو مانایەک تەشویقیان دەکا و دڵخۆشیان دەکا بەوە کە ئەگەر دۆستی ئەو بن و هاوپەیمانی ئەو بن بە هەردیان ئەمریکا شکست پێدێنن کە بیمەن بە جۆرێکی پێم زەحمەتە پێم واشتی ئەوە ڕوونادە بەڵام بە هەر حاڵ ئەمە ئەلئان خەتی زاڵە بەڵام ناتوانینەوەمان لەبیر بچێتەوە ناتوانینەوە نەبینین کە زۆر کەزاوە بیر ناکەنەوە و هەرچەندی گرفتاریە ئابووری و سیاسیەکانیان زۆر بێ دەنجی نایارانی ئەم خەتەی خامنەئی بەرزتر دەبێتەوە ئەخە سەرنج بدەن خامنەی ئەسڵەن سازشی ئەتۆمیەکەی بۆ کرد خۆ لەژێر فشاری ڕووخێنەر و تاقەت پرۆچێنی سزا ئابووریەکاندا بۆیتر ئەگەر تەحریمەکان نەبوایە و ئەو تووشی ئەو وەزع ئابووریە نەبووە ئێران هەرگیز خامنەی بەرە ئەو سازشە نەدەکرد و قبولی نەدەکرد جا ئەمە لەلایەک بۆیە پێم وایە چون پێشم وانییە ئەو فەرحانیە گەورە بەرەو ئابووری ئێران دێ و ئەو کرانەوە و خێر و خۆشیە بند بە زەحمەتی دەبینم لەبەرەوە پێم وایە درەنگی یاز و فشاری ئابووری
شکستی سیاست های خارجی کە پێم کوتن هەم لە ئەسەر خۆ بڵاوکردنەوەی زۆرەوە و بە تەحلیل ڕۆشتنی هێزەکانیان ممکنە بێتە پێشەوە، هەم لە ئەسەر سەرهەڵدانی هێزە ناوچەیەکان وکو تورکیە و عەرەبستان و ئەوانە چی دیکە قبول ناکەن، هەم ئەمریکای ئێستا و بەتایبەت دوای ئۆباما چی دیکە ئاوا قبول ناکەن، ئەوانە ممکنە ئەوەندەی دیکە ئێرانی جمهوری ئیسلامی و ئەم نظامە زەلیل کا لە بەرابەر شتی ئابووریدا بە چۆچی دابێنێ کە وای لێ هات هەروەکو چۆن ڕوحانی و ئەوان بۆ مەسلەی سازشی هەستەئی دەنجیان دلێر بوو پیان قەبڵاندن کوتیان کاکە دەفەوتین نەیکەین چێ دەڵا بۆ شتی دیکەش سبەینە دەنجیان دلێر نابێتەوە هەتا زەلیلی ئابووری و شکستی سیاسەتی خارجی زۆرتر ڕوو لە ئێرانی جمهوری ئیسلامی و لەو نظامە بکە دەنجی ئەوانی تر دەنجی نەیارانی ئەم خەتەی کە ئێستا گرتوویەتە پێشی و ئەرزم کردی خامنەی و سوپای پاسداران و مافیا ئابوووریەکان نوێنەرایەتی دەکەن دژبەری ئەوە دەنجیان دلێرتر دەبێت بۆیە من لێم ڕوون نییە سەرنجام کامیان سەر دەکەون بۆ ئێستا و تا خامنە ئیما بێ و تا کۆنتترۆلی سپا بەسەر ئێران داما بێ کە بە حەسانی چۆڵی ناکا من هەر ئەم سیاسەتەی ئێستایان پێم وایە زاڵتر دەبێت بەڵام وەکو خۆرە لە ناوەوە کلۆریان دەکات ئەسڵن نظامی سیاسی جمهوری ئیسلامی زۆرتر لەوەی لەلایەن بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوە هەڕەشەی لەسەر بێ کە پێم وایە ئەو هەڕەشەش ڕوو دەدا بەڵام ئەلئان و لەم ساڵانەی ڕابردوو زۆرتر لە نێو خۆدا کلۆر بووە دیمان لەسەر دەمی بزوتنەوەی سەوز بزوتنەوە کۆمەڵایەتیەکانیش بوون یا بزوتنەوەی کرێکاری لەم لاو لەولا هەیە یا کورد و خەڵکی دیکە جاری وایە هەڵدەستن بۆیە ئەوانش وەنە بێ بڵم سەحنە بە کولی خاڵیە لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەڵام ئەلئان بەربینیان بە کۆماری ئیسلامی نەگرتووە بۆ مان و نەمان ئەوەش ڕەنگ بێ بەڵام کلۆربوونی ناوخۆیی هەڵوەرینی ناوخۆیی لە دەستچوونی بڕوا بەخۆ لە نێو خۆیاندا لە دەستچوونی هەر نەوعە گەشببینیەک بەداهاتوو بێهیوا بوون ناچار و نائیلاج بوون پەککەوتە بوون ئەوانە بە بڕوای من ڕۆژ بە ڕۆژ زۆرتر ڕوو دەکاتە نیزامی سیاسی ئێران خامنەیش ئەو زۆرەی کە دنیا باسی دەکاوە دیارە نەخۆشە و بۆیە مەسلەی جێنشینیەکەی قسەی لێ دەکرێت بۆیە من ئاڵۆزی زۆرتر لە ناوخۆی نظامی سیاسی ئێراندا پێشببینی دەکەم و ئەگەر ئەم ئاڵۆزیە ببێ و بەو وەزعە سیاسی و ئابووریە خراپەی کە خەڵکیش هەیەە پێشببینی بزوتنەوە سەر هەڵدانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانیش لە قۆناغی داهاتوو دەکەم جا چون ئەفوم کە یەک جملەی ئاخر دەڵم چونە و پێشببینیەی من دەیکەم قابلە بۆ خۆیان نیکن جا چون کە ئەو پێشببینیە دەکەن ئێمە دەبێ بزانین زۆرتر لە جاران دڕ دەبن زۆرتر لە جاران دەست دەوەشێنن نابێ پێمان وابێ ئەم زەعفە ناڵێ دەست بوەشێنن جارێ پەکیان نەکەوتووە بۆیە خەتەرناکتر دەبن حتا لە جاران ئەم ڕژیمە بەنسبەت خەڵکەوە بەنسبەت ئۆپۆزیسیۆنەوە بەنسبەت ئێمەوە ئێوە پێتاوانیە هەتا بەنسبەت خۆشیانەوە وابن ئەو جۆرە کەیسە نەزارەتی سوابی گەرەکیانە بازم بێتە بەرکار و کە بووگە بەڵام گەرەکیانم جارە فرەتر بەرامبەر بە ئیسلاح تەڵەبەکان بەرامبەر بە ئەو دەنگانە کە بەنسبەت خۆ نەرمتر و هەر لە ناو سیستەما خەریکە کارەکات ئیسە جەنگێکە جەنگێکی نەهێنی لە بینیانە هەست لە قسەکانی ڕۆحانیە لە هەڵوێستەکانی ڕیسی قووەی قەزایی یاغی خامنەی و ئەترافیان جەنگێکە کە ڕەت نەکردی ڕەت دەسەڵاحیەتەکان بەر بەوانە بگرن جا ئەوە هەر ئیسە ئەوان جەنگێکی ئێلام نەشدەیان دەست پێ کردکە زۆر ڕاست ئەمە ئەو ئالۆزی عرضت دەکەم ئالۆزی و چەند خەتی و حاڵەتی لێکترازان درست تێکەوتن هەروەکو نمونونەکانت باس کرد بە تەواوی دەبیندرێ پێم وایە ڕوو لە زیادبوون دەبێت ڕوو لە کەمبوون نابێت جا ئەوە من ئەوە بۆ باسکەم کاک عەبدوڵڵا ئەمە سەرغازێکە سەرغازێکە بۆ قەسمەوە نیە بێژم ئینقلاب یا دێگەرگوونی نا بەڵام هەرەوە کە جبهەی ئیسلاحات جبهەی تۆندڕۆ کە بۆ ئێمە تەکلیف معلومە بەڵام ئەم جەنگە ناخۆییە
ئەم شەڕەناخۆیە بەتایبەت بۆ جێگەیەکی حساس وەک پارلەمان وەک مەجلس بۆیان مهمە بۆ تۆندڕۆکان مهمە کە پێگەی خۆیان لەدەست نەدەن مردم بە استقبالێکە کردیان بەرامبەر بە بەرجام بەرامبەر بۆ تەوافقا هاتنە خیابان ئاغای زەریفیان گردە سەرشان و بلەخەرە ئەو استقبالەکە کریا لە ئەوامەڵی دروستکەری ئەم پەیماننامە بەرامبەر بە غەرب نیشانیادا سیگناڵیان نرد کە پشتیوانی ئەم حرەکەتنە و ئەم حرەکەتەی سەگەرێکە بێتە ناو پارلەمانگەیەکی ئەم جەبهەیشە بگرێت و ئەوان فرەت سەرسەختانە گەرەکیان لە مقاومەتکەن بە نەزەرەوە ئەمان گەرەکیانە ڕەدە سەلاحیەتێکی کولی بکەن وادڵن ئەمە سەختەوێت بۆ جەبهەی ڕۆحانی بە پێچەوانە ئاغای خاتەمی ئەو شەخصیەتە نییە کە زۆر چت بشارێتەوە زۆر چت دیان بەخۆیان بگرێت قساکە ئەو جۆرەکە ئێژن ئینسانێکی فۆقلادە تووڕێیشە یعنی ئەسڵان ئەو خودداری و ئەو نەرمونیانیە خاتەمی نییە چون ئەسڵان جنسی لە جنسی ئەو نییە جنسی خاتەمی کەسێک بوو بلەخەرە زاهرەنیش بێت متفەکر یا کەسێکی نەرم خۆی نیشانەدا ئاغای ڕۆحانی وان نییە بەڵێ ئەمنیەتیە 37 ساڵەها لە بڵند مرتبەترین جێگەی ئەمنیەتی ئێران پس ئەو تاکوێ ناتوانێت کۆتا بێت ئێوە نەزارتان چاست پێشبینیەکەی حەسان نییە کاک فەرزین بەڵام شیر و تیر لە یەک کێشانیان هەر لە ئێستاوە دیارە هەروەکو دەزانین لە شوورای نیگەهبان ئیمامانی جومعە کەسایەتیەکانیان کە بە ناوی بە ئیستیلاح توندرە و سەر بە بەیتی ڕەهبەرین فەرماندەکانی سوپای پاساران ئەو ڕۆژنامانە و میدیانەی سەر بەوانن هەموویان بە ئاشکرا باسی ڕەدی سەلاحیەتێکی بەربڵاو دەکەن و هەروەکو باست کرد نایانەوێ مەجلیسی شوورای ئیسلامی لە دەست خۆیان کالان ئەکسەریەتیان پێ بێتە دەرێت دەیانەوێت ئەوەندەی دیکە پتەوتریشی کەنەوە و بیکەنە مەجلیسێکی تەواو یەکدەست و لە پێناو ئەو سیاسەتایی کە ئێستا بەیتی ڕەهبەری سوپای پاسداران نوێنەرایەتی دەکەن بێگومانەوەن ئەویان دەوێت بەڵام لایەنەکەی دیکەش هەوڵی خۆی دەدا ئایا سەرنجام لەسەر چی ساغ دەبنەوە ئایا چەندە ڕەدی سەلاحیەت دەکرێت و مەجلیسی داهاتوو چۆن دەبێ بەڕاستی لانیکەم ئێستا لە من ڕوون نییە بەڵام ئەوەندە دەزانم گێرە و کێشەی ناوخۆیی دەسەڵاتی لە ئێران کێشەی ناوخۆی حاکمیەت لە ئێران زیاتر دەکا و درزی زۆرتریان تێدەخا ئایا کام لا سەردەکەون بۆ من جارێ زووە ئەو پێشببینی حتا پێشببینی ئەوەی کە ئەگەر سەرنج بدەن ئەگە زۆر ڕەدی سەلاحیەتیش بکەن ممکنە خەڵک نەچن بەشداری بکەن و هەمیشە خامنەئی و ئەم سیستمی ئەوان زۆر بەلایەنەوە مهمە کە خەڵک بەشداریەکی بەرچاو بکەن ئاماری بەشداریکردنی خەڵک بۆیان مهمە ئاماری خۆپیشاندانە دەوڵەتیەکان بۆیان مهمە جا چەندە بە فێڵ و درۆ و ساختەکاری بێ ئەوەش دەکەن بەڵام لە عینی حاڵدا ئەگەر مەسەلەن بەشداری نەکردنێکی بەربڵاو بێ لەلایەن خەڵکەوە بەهۆی ئەوەی کە بڵێن ئەریکا کە کەس نەماوە تۆ دەنجی بۆ بدەین هەر کەسمان ویست ڕەدی سەلاحیەت کرا ممکنە خامنەی و ئەوان ئەمە بە هەڕەشەیەکی ئەمنیەتی یعنی بڵێن کولی ئەمنیەتی سیستم دەخاتە خەتەرەوە ئەوە ممکنە تۆزێک و داریان بکە کۆتا بێن دەستیان پێ هەڵبگرێ وەستانەوەی ڕوحانی و تەرەفەکانی دیکەی کە بڵن کاکە ئەگەر ئاوا بێن نایکەین ئەوانش ممکنە لە بیرمان نەچێتەوە ڕاستە دەسەڵاتی ئەسڵی ئابووری ئێران بە سوپای پاسدارانە دەسەڵاتی ئەسڵی نظامی ئێران بەوانە هێزە ئەمنیەتی و ئیتیلاعاتیەکان عومدەتەن سەر بە بەیتی ڕەهبەرین و ئەوانە هەموو پێکەوەن و ئەوانە هەموو تەرەفداری ڕەدی سەلاحیەتن و تەرەفداری ئەو سیاستانن کە ئێستا بە جمهوریەوە ئیسلامیەوە ناسراوەتەوە ئەوانە بەڵام ئەوەندە بەهێز نین کە دیارن لە ناوەوە کلۆر بوون بۆیە بە دووری مەزانە بەرامبەر بە ململانێ لایەنی مقابل بەرامبەر بە هەڕەشەکانی لایەنی بەرامبەر ئەوانیش ناعیلاج لە جۆرێک کۆتا هاتن ببن
بۆیە جارێ زۆری ماوە دەبێت چاوەڕوان بکەین بزانین کام لەو سێناریۆیانە ڕوو دەدا بەڵام هەر کامیان ڕوو بدا ئەم ململانەیە ناوخۆیە هەر تکیان زەعیف دەکات نەک هەر لایەک زەعیفکە هەمیشە وایە ململانەی ناوخۆی هەردوو لا زەعیف دەکات هەر تک لایەن زەعیف دەکات و هیوادارم مەجالێک بڕەخسێنێ بە ئینتیخابات و بێ ئینتیخابات مەجالێک بڕەخسێنێ کە بزوتنەوە ڕەسەنە کۆمەڵایەتیەکان بزوتنەوەی داخوازی کار بزوتنەوەی متالەباتی بزوتنەوەی حەقخوازانەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بتوانێت کەڵکی خۆی لەم درزانە وەرگێ و بە شیعاری سربەخۆی خۆیەوە بە داخوازی ئازادی خوازانە و ڕەسەنی خۆیەوە وردە وردە زۆرتر و زۆرتر بێتە مەیدان و سەرنجام ئەوە بێکە بڕیاردەری چارەنووسی میلەتی ئێران. جمڵی ئاخر خۆتانەوە ئێمەوە کورد بە کوردستانی ئێران بەردەوام لە ژێر چۆسانەوە لە ژێر جیاوازی کردن دەبێن نەتەوەکانە بووگە لە ئێران لەم ململانەی گەرە کورد هەمیشە ساکتە بێدەنگە بۆ خۆی لە بەشێ لە قەزیەکە نابینێتەوە بەڵام بەردەوامیش لە ژێر فشاری ئەوە بووگە کە بە جۆری مشارەکەتی بن بێتە ناو مەسائلەکان ئەلاڕەغمەوە کە هیچ بەشدار نییە چ لە ئاستی باڵا چ لە سیستەمی ئیداری لە هیچ شێکا بەشدار نییە بەڵام هەمیشە بە جۆرێک داوای لێکردێ بێتە ناو قەزیەکە بە وعدەوەعید بە ئەنوا جدگەر داوای لێکەم بێت ئامارێکی جاربەجار بۆ دروستەکەن بەڵام هەمیشە بەشی کورد لەم مەسائلە برسیەتی فەقیری مەوادی مخەدر ئەنوا کێشەگەر گەورە بووگە لە کوردستانە من ئیسە پرسیار ئەخیرم فقط بۆ وەسەکە بە جۆرێک کوردستانیشی تێبێرین بەڵام ئەمە بەرنامێکی جیاوازە قۆڵیش هە لێرە لێوە وەرەگرم بۆ بەرنامێکی تایبەت دەسەر مەسەلەی انتخابات و ئەوە کە چۆن ئەڕێتە بەرەوە لە ئایندێکی نزیکە هەلیسە قۆڵتان لێ ئەسێنم بەڵام ئێوە چۆنە بینن کورد بەرامبەر بە مەسئلە چۆنە لە ئێرانە لەم ململانێ قورسێت کە ئیسە وجودی هەست لە ناو ساحەی سیاسی ئێرانە کورد نابێ بەشێک لە هیچ کام لەو باڵا نەبێ ئەمە بە بڕوای من تێزی یەکەمە دیارە بەشداریکردنی کورد لە دیاریکردنی چارەنووسی خۆی لە ئیدارەی وڵاتەکەی خۆی و هەروە لە ئیدارەی سەرتاسەری ئێران مافی بێ ئەملاو ئەولای گەلی کوردە لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئێران ئەگەرە و بەشداریە ناتوانێ بکە هی ئەوە نییە کورد میلەت و نەتەوەیەکی ئەوەندە ناپێگەیشت و دواکەوتوو بێ کە نەزانێ بەشداری بکە هی ئەوەی ڕێگای لێگیراوە لەلایەن ڕژیمی دیکتاتۆری پاوانخواز و تۆتالیتەری کۆماری ئیسلامی ئێرانە تەمان و ڕێ لە خەڵکی دیکەش بە شێوازی دیکە گیراوە بەڵام لە کورد بەڕاستی ئەو دەرگای لەسەر داخراوە بۆیە بۆ بەگشتی کوردخواهانی ئەو بەشداریەیە بەڵام بێمافیەکی کە بەسەریدا سەپاوە لە سیستمی سیاسی دیکتاتۆری و پاوانخوازی ئێرانیدا ڕێگەی ئەو بەشداریەی نەداوە لەبەرەوە تعاڕوفات و مجاملات جاریوا دەیبینین هەیە لە تەرەف سەردەمدارانی کۆماری ئیسلامیەوە کە کوردوانوان بەڵام ئەمانە هیچ کام حەقیقەتی نییە کورد لە بێکاریدا پشکی شێری هەیە لە مەوادی مخەدیردا پشکی شێری هەیە لە سەرکوت و جیران و ئیعدامەکان و بەتایبەتی ئیعدامە سیاسیەکاندا پشکی شێری هەیە بەڵام کەمترین سەهمی هەیە لە بەرنامەهای تەوسعی اقتصادی ئێران لە بەرنامە سەنعەتیەکانی ئێران کەمترین پشکی هەیە لە دابینکردن و اختصاسی بودجە بە مەناتیقی کوردنشین کەمترین پشکی هەیە لەوەدا کە یەک ئوستانداری کورد ناڵن بۆ خۆی داینێ خرزوڵم لەوە زیاتر یعنی ئەوەندەی تێدا نییە کورد پیاوێک یا ژنێکی تێگەیشت و پێگەیشتووی جێی متمانەی خەڵکی نییە کە شارێکی دارەکە ئوستانێکی دارەکە لەبەرەوە لەوانە هیچ سەهمێکی نەدراوەتی ئایا زمانی کوردی
ئەوەندە سەرەتاییە کە ناکرێ پێی بخوێنی کاکەوە لێرە لەم هەرێمی کوردستانە کە ئێمەی تێدا دەژین هەر لە فەلسەفەوە تا مێژوو تا یاسا و قانون هەتا پزیشکی بە زمانی کوردی دەخوێنن پارلمانی هەیە کە تێیدا بە کوردی قسە دەکەن باوەڕم پێ بکە زمانی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات بە حاڵ ئازاد بێت دڵنیام زۆرتر لێرە گەشە دەکەن و سەرچاوی گەورەمان هەیە ناڵن بە زمانی کوردی بخوێنی ناڵن چوار گۆڤار و ڕۆژنامەی ئازاد لەم کوردستانە وجودی هەبێ یعنی لە هەموو شتێ نایڵن کورد بەشداری لە چارەنووسی خۆیدا بکە چ بۆ بڕیاردانێکی گشتی و فراوان و درێژخایەن چ بۆ ئیدارەی وڵاتەکەی خۆی ناتوانێت بەشداری بکە پۆستێکی گەورەیان نییە پاش 37 ساڵ نازانم کامبۆجە چ وڵاتێکی دواکەوتووە کوردێکیان سونیەکیان بۆ دیوەتەوە ئەمەیە بەشداریکردن بە تەواوی ڕێگەی بەشداری سیاسی لە کورد دەگرن و گرتوویانە ئەجینە دڵنیام لە ئێرانێکی ئازاددا کە ڕێگا بکرێتەوە کورد ڕەنگ بێ 12-13% دانیشتوانی ئێران پێک بێنێ بەڵام دڵنیام زۆرتر لەوە دەتوانێت لە داهاتووی سیاسی ئێراندا نەقشی هەبێت چون توانایی هەیە ئێوە بەکەم مەگرن وشیاری سیاسی و وردە وردە پەرەسەندنی ئیجتیماعی فەرهەنگی کورد لە کۆمەڵگای کوردستانی ڕۆژهەڵات سەرڕای هەموو زەبر و زەنجێک و دواکەوتوویەکیش کە لەسەرەوە تەمانە بەسەری دابسەپێنن کەم نییە پێشکەوتنەکەی دڵنیام کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە داهاتووی ئێران و لە ناوچەکەدا یعنی بەشی ئێمە بەشی کوردستانی ڕۆژهەڵات ئەمن دڵنیام گەشببینم پێی وە دڵنیام دەور و نەخشێکی زۆر چاکمان دەبێ ڕێگە بۆ مشارەکەتی سیاسی بۆ بەشداری سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی ئێمە و ئابووری ئێمەش داخراوە بەداخەوە بەڵام ئەو ڕێ هەر بۆ ئێمە دەکرێتەوە ئێمە دەبینە نەتەوەیەکی سەربەرز و نمونەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیواداری مەمنونم کاک عەبدوڵڵا سپاس بۆ ئێوە کە سەبرتان تەحامڵتان کرد سپاس بۆ ئێوە سپاس بەوە بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی لایەوە خۆش